ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش ئازیزانم، هیوام تەندروستی و سەلامەتی هەموو لایەکتانە خۆشەویستان، ڕۆژوو تاعات و عیبادەتەکانتان قبول بێت. ئازیزانم، ئەمڕۆژ لە پرۆگرامەکەمدا خاتونە دەزڕەنگینەکەمان لەگەڵدایە تەرزدەخان جۆرێک لە کێکمان بۆ ئامادە دەکات لەگەڵ ئامادەکردنی خورما بە شێوازێکی جیاواز. هیوادارم ئێوەش لە ماڵەکانتان دووبارەی بکەنەوە، فەرموو پێکەوە چین سەیری تەرزەخانەکەین و بزان چیمان بۆ کات ئەمڕۆ. بەناوی خوای گەورە و میهرەبان، ئەم کاتتان باش بینەرانی بەڕێز لە بەرنامەیەکی نوێ هاتینەوە خزمەتان بۆ دروستکردنی شیرینیەکی تازە. ئەمڕۆ شیرینیەکمان هەیە بە ناوی ترامیسۆ کە شیرینیکی ئیتالیا، کەرەستەکانمان پێکێ لە نیسکافە، کاکاو، خامە، هەر جۆرە پەنیرێک کە خۆتان پێتان خۆشە. خۆی ئەسڵ شیرینی ترامیسۆ پەنیری ماسکارپونەی بۆ بەکارەهێنن لەبەرەوەی شیرینێکی ئیتالیا، هەر ئەو پەنیرەشی بۆ بەکارێنن، بەڵام ئێمە لێرە پەنیرەکەیمان گۆڕیەوە بەخواستی خۆمان. شیرینێکی لەگەڵ کرێمە ببورن، کرێمیشمانەوە کرێم شانتی، ئێمە پێشتر کرێمەکە چونکە کاتێکی زۆر ترێوێ بۆ ئەوەی خۆی بگرێ ئێمە پێشتر ئامادەمان کردووە، ئەمیش پاودەرەکەی لەگەڵ شیرە تێکەڵەکرێت و دوایی بۆ میکسەرە لێکە درێ هەتا تومە بێتەوە. شیرینێکی تریشمان هەیە کە خورمایە، بە شێوازێکی تر ئەتوانین ئێمە خورما بەکاربێنین و ئامادەی بکەین و بیخۆین، نەکەر بۆ شێوە تەقلیدی کە لەسەر سفرە خوانەکاندا ئەنرێ. ئێمە ئەمڕۆ بە شێوازێکی تر بۆتان ئامادەکەین بە هیوامەوە کە سوودی هەبێ بۆ هەموو لایەکتان. ئێستا ژەما یەکەم جار ئەم نیسکافەی کە هەمانە لەگەڵ ئەم ئاوە گەرمەیە تێکەڵێکین بۆی بتوێتەوە بە باشی تاوی کە ئەم پسکیتانەی پێتەڵکەین. ئەم پسکیتانە لە بازاڕە هەیە، پسکیتی فینگەری پێڵەن چکە وەکو پەنجەیە، هەر پسکیتێکی تریش کە خۆ پێ و خۆش بێ ئەتوانی بەکاری بێنی، شەر نیە هەر ئەوە بێ. دایمە لە خواردنا دەستمان کراوەیە، ینی هەر جۆرێک، هەر تامێک، هەر شتێک کە خۆمانەمانەیە ئەتوانین بەکاری بێنین و گۆڕانکاری لە شتەکانە بکەین. ئەمە دایانین تا تۆزێک نیسکافەکەی ئەتوێتەوە. ئەم کرێمەی کە هەمانە لەگەڵ خامەکەیە ئەمە خامەیەکە، ئەم خامەیە لە هەموو شوێنەکانە دەسەکەوێت، لە هەموو مارکێتەکانە. دوای بەشێک لەم پەنیرە زۆرە. ئەمە پەنیری خامەیە، ینی هەر پەنیرێک کە خۆ تامەکەی و پێ خۆش بێ ئەتوانی بەکاری بێنی. ئەم کرێمە ئەگەر زانی مانتووە ئەتوانین کەمێک شیری تر یان کەمێک ئاوی تری تێکین بۆی شل بێتەوە، بەڵام ئێستا ئەمە باشەی ئێمە ئەیبینین. کرێمەکەشمان حازر بوو. ئێستش ئەم پسکیتانەمان هەیە، دانە بەدانە بەم گیراوەی نیسکافەی کە کردومانە
تەڕی ئەکەین و لەناو قاڵبەکەمان نەدایانێ. مەگە قاڵبەکەمان جێگەی نەبەوە کێشە نیاتوانین بسکیتەکەی بۆ لەتکەین تاوی کە جێی بێتەوە. جای کە بسکیتەکەماندانا چینێک لە کرێمەکە ئەکەینە سەری. بێ جوان جوان کرێمەکە بچێتە بینی بسکیتەکانەوە. ڕیزی دۆمی بسکیتەکەمان داهێنین. خۆشەویستان لە مانگی ڕەمەزانە کە مانگێکی پڕخێر و بەرەکەتە ئێمە توانین بەم پێداویستە سادانە شیرینی دروستکەین. ئەنی جۆرە هەر شیرینی توانین دروستکەین بتوانین خێری لێ بکەین بینێرین بۆ ماڵەکان یان بۆ مزگەوتەکان یان بۆ ماڵەوەی خۆمان کە لە ڕەمەزانە بە ڕۆژۆ بین بتوانین ڕۆژۆکانمانی پێ بشکێنین ئیسفادەیەکی باشی لێ بکەین. پێویست ناکە ئێمە هەمیشە لە دەرەوە بڕۆین شیرینیەکان بکڕین. یعنی ئێستا ڕێگاکانی فێربوونیش زۆر ئاسانە. زۆر بەمان تۆڕە کۆمەڵایەتەکان بەکارەهێنین بەڵام هەمووشمان ئیسفادەی لێ ناکەین. ئێمە ئەتوانین بەکاری بێنین بۆ ئەو شتانی کە بمانەوێ سوودێکی بۆمان هەبێت. بەم شێوەیە ڕیزی دووەمیش تەواو بوو. ئەو کرێمەی ماومانە هەموو ئیکەینە سەری. خۆشەویستان گەشتینە ڕیزی کۆتایی ترامیسۆکەمان. ئێمە ئەبەمە ئەتوانین ئەم کرێمەی سەری سافکەین وی شێوەیەکی جوانی بداتێ. کرێمەکەی بە سافەکەین و دوایی بۆ ڕازانەوەکەی ئەم کاکاوی بۆ بەکارێنین. هەیە ئەتوانەیە مەسەلەن جەلیە هەر شتێکی ترە کە خۆی پێخۆش بێ بیکاتە سەری بەڵام کرێمەکەمان شیرینە ئەم پاودەری کاکاوە تامی زۆر خۆشترە بێ لەگەڵی. خۆشەویستان و کۆبینین ترامیسۆکەمان ئامادە بووە بۆ ئەوەی کە بتوانین بەکاری بێنین و بیخۆین. ئەبێ بخێنە ناو بەڕادەوە ماوەی سەعاتێکەوێت تا ئەوەی کە بسکیتەکەی نەرم بێتەوە هەتا زیاتریش بمێنێتەوە تامی خۆشترە بێ و تامی شتەکان باشترەگرێ. ئێمە ئێستا ئەمە خێنە ناو بەڕادەکەەوە. خۆشەویستان ئێستا شیرینی دووەمتان بۆ ئامادەکەم کە تۆپی خورمایە. ئێمە لێرە دوونەوە خورمامان هەیە. خورمایەکیان ئەمە لە بازاڕە هەیە هەر خۆی نەرمە یعنی شێردراوە هیچ شتێکی ناوێ بەڵام ئەم نەوە خورمایی تر
بەس کە بێناوکە کەمێک شێلانێوێ من هەردووکیانم هێناوە تێکەڵ یەکەم و بێکەوە ئەیان شێلم. کەمێک ئامان پێویستە چونکە خورماکە بەدەستان نووسێ. هەنێ خورماش هەیە زۆر ڕەقە ئێمە ئەتوانین بە شێوەیەکی تر نەرمیکەینەوە. ئەتوانین سینی فڕن ئەگەر لە ماڵەوە هەتان بێ سینی فڕنەکان بێنین خورماکەکەینە ناو سینەکە و تقریبەن 2-3 دقە بە گەرمایی فڕنەکە خورماکە نەرمە بێتەوە کە هێنامانە دەرەوە زۆر بە ئاسانی توانین بیشێلین. تۆزێک سار بێتەوە و وەکو ئەمە بە ئاسانی توانی بیشێلی. خۆشەویستان ئێمە ئێستا خورماکەمان شێلا. 2 کەرەستەمان هەیە بۆ ڕازانەوەی ئەم خورمایە ئەویش ئەمە پسکیتی هاڕاوە هەرنەوە پسکیتێکە خۆت بتەوێ ئەمەش گوێزی هندیە. ئێمە توانین بەم 2 کەرەستەیە خورماکەمان بڕازێنینەوە بە هەر ئەندازەیەک و بە هەر شێوەیەکی کە خۆ دەتەوێ ئەتوانی خورماکەت ئامادە بکەی. زۆر ئاسانە هیچی ناوێ. زۆر کەسێ حەزی لە گوێزی هندی نییە ئێمە ئەتوانین بەم پسکیتە ئامادەی بکەین. خۆشەویستان ئەمە شیرینی دووەممان بوو ئەویشمان ئامادە کرد. ئێمە توانین بە زۆر شتی تریش ژیانی بیڕازێنینەوە هەر کەس کە حەزت لە قاوە بێ ئەتوانی قاوەی بۆ بتوێنیتەوە و خورماکە بکەی بەناو قاوەکەیە هەروکو ئەمە داینی تا وشکە بێتەوە پێوەی. ئێمە لێرە تەنیای گوێزی هندی و پسکیتمان بەکارهێناوە. فکرەیە تر هەر کەسە و فکرەیەکی هەیە ئەتوانی بە هەر شێوەیەکی بتەوێ ئامادەی بکەی. خۆشەویستان ئەمەش شیرینی دووەممان بوو ئامادە بوو بە هیوای ئەوەم کە سوودێکی باشم پێگەیان بێتن لە مانگی ڕەمەزانە بتوانن دووبارەی بکەنەوە و بۆ بەربانک بەکاری بێنن. ئازیزان خۆشەویستان هاتیە کۆتایی بەرنامەی ئەم جارەشمان هیوادارم بەدڵتان بوو بێت تا بەرنمەیەکی تر و شیرینیەکی تر خواتان لەگەڵ. بەرنامەی خوانی ڕەمەزان بە سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی. ئەوە چییە؟ خۆچای دۆلفینسی نییە؟ بەدڵی نییە چونکە دۆلفینسی نییە. دۆلفینسی